بە کۆمەڵەکانمان بۆ بێرنەوە دوایش ئێمە پێمان خۆش بی کە مستەشارێکیان لە شوێن زەلامەکان ئێمە بە ئیدام بکردایە وایە هەر هەمووی لاقەیانیان نەکردە ئیستا بڕۆ ڕێز و احترام ئەوان لە هینەکان ئێمە بەرزترە و باشترە داواکار بەس گۆڕەوە کۆمەڵەکە نیست داواکارێکمان نیە ئێمە کە ژیانێ ژیان وەکو لە مەرگی ژیان بەس ئیستا ئێمە چونکە کوردستان لە ناو خۆیان یەک گردونیە هیچ بۆ ناتوانێت هیچ ئیشێکیش بۆ ئێمە بکات کەس یاخود کەمینەیە وەکو تۆ بێکە چیرۆکەکانیان پالت لە نێو زیندانە بینیوە ئەتەوێت لەم ساڵیادەیە چیرۆکیی کاریگەر لە زیینی توە لە ماوەی 36 ساڵەیە ئەوەتانێک کتابەکانی گشتی لەسرم عارف قوربانی هاتۆتە ماڵمان کە وەختە لە سزن بەربیمانە کە کوردستان هاتۆتە خوارەوە یەکگردوو نەبووە عارف قوربانی هاتەتە ماڵمان یعنی گشت کتابەکەمی نووسیە هەر پرسیارێکی لێم کردووە چی بینیوە چی زیاد ئەم 36 ساڵە ئازارتەدا هەر لە مێشک و بیرۆری وەڵام من ئیسەش سزنەکەم لە بیرەوە ناچێ هەر هەموو جارێ مانگ ڕەمەزان بێ ئێمە 4 ژیان ئەم بەیانەوە بانی نەفەری سەمونێکیانەدا پێمانەمان کردە ئاوەکەی دوو بزە ئەمان خوارد یێواران بە ڕۆژۆیمان هەتا سبەی یێوارە ئیتر مناڵەکە هەر هەمووی مناڵەوی لە دایک ناوکمە بڕی ئەلە بنەو دارەکە دامەنیاوە چۆلەکە دەمێداوەیە کە ئەمرد ناوک مناڵم لەو دوو بزە بەبەرد بڕیە ئیتر ئەمە وێنەی کێی توەیە ئەمە وێنەی برامە ساڵانە لەم مەڕاستیمانی تایبەت بە ئەنفال هەمیشە داوای دەستگیرکردنی جاش و مستەشارەکانەکەن بۆ دەستگیر عەرەبەخان نەمردام دوو سێ مستەشارم دیە عیدامیان بکردایە ئەمەنە ناوزگمان ڕەشەوە بێ لە حەن گشتی جاش وای لێ ئێمە کرد حکومەت و هیچی لێ ئێمە نەکرد بەس مستەشار وای لێمان کرد سێ برام ئەنفالە دوو مستەشاریان ئیدام کردایە بەرچامانە ڕێ دڵمان تۆزی ئیسراحەتی بکردایە لەو هەردەوبانە خۆمان شاردەوە گشتمانیان دەرکرد لە کونا دیوار و هاوردمانیانە سیمەکەی لەیلان و گشتیان بار کرد مشاع و کەس نەیزانی بۆ کوێیان برد وڵا جاشم مستەشار ئێمەی فرۆشتە دەبیلا حکومەتی بەعز ئێمەینەوە دۆزیوە بەوخوا ئێمە لە شوێنێکابین لە شوێنێکابین بە حیاتی حکومەت بەعز ئێمەینەوە دۆزیوە بەخوا جاش و ناسیارەکان لای خۆمان مستەشارەکان هاتن دۆزیمانیانەوە دەرمانیان کرد لە ترسی ئەوانە دەرچوونە دەرەوە لە منتیقەی ستەنگا ئەینا قەت ئێمەنەوە دۆزرانە من دوو خوشکم ئەلفالە دایکم ئەلفالە یەک برامەی ئەلفالە باوکم هاتەوە لە نورسلمان بە خەفەتەوە مرد خۆزگار نهاتایەتەوە هەموو خەفەتەی نەبینایە وەڕەزالەت وە برسێتی وەتینێتی وە نەخۆشی و دامایی باوکم مرد قەت لە بیرم ناچێ بەخۆ ئەوە نەمان ڕەزالەتی بێت کە لە بنەماڵی خۆمان پێنجمان ئەلفالە بێ لە ئامۆزا و ئامۆزازا و کەس و عەشرەت و ئەوە لێوا بوەستێ هەری خۆمان پێنج کەسم لە بنەماڵی خۆمان ئەلفالە ئەو ڕەزالەتە لە ماڵانەوە دامایی ژیاین و نەبوونەی و ئەو ئیستا هیچمان ناوێ بەس گۆڕە بە کۆمەڵەکانمان بۆ بێرنەوە و فەحسمان بۆ بکەن بزان کامەی کەس و کارمانە کەسی خۆمان بناسینەوە ئیتر بەخوا هیچمان ناوێت تازە لە برسا نامرین ئێمەوە ڕەزالەتە دەرچوین تازە لە برسا ئامرین هەموو شتێکمانەیە ئیستا نە پارەمانەوێ نە مەعاشمانە هیچمانە بەس گۆڕی کەس و کارەکەمان بێرنە بڵێن ئەوەیە بچینە سەریان و دڵمان ساکن بێتەوە ئیتر هیچمان ناوێت هەموو ساڵێتدا ئەم داواکارانتان هەیە بۆ بە تایبەت هێنانەوەی ڕووفاتەکان 21 ساڵە ڕژێمی پێشوو ڕووخاوەمان نەگرتە یەک کەس گوێی لێمان نەگرتە یەک کەسێ بەرپرسی ئەم کوردستانە نەهاتێتە ماڵمان بڵێمە کەس و کار ئەلفالە لێ قەوما با ڕۆژێ بچین سەردانی بکەین تۆزی خەمەکەمان کەمەوە بیە یەک کەسێ ناتێتە ماڵمان تا ئیسە نە بەخوا کەس پرسیاری لێمان نەکردن دەستۆش خۆش طبعا ئەگەر دیمەنەکان بگوازنەوە ڕەنگە خۆی گزارش بێ لە معانات و گیر و گرفت و خەم و ئازار و ناسۆری وارسیان پاڵکراون هەمان ساڵانە دێن لێرە لاوانە و گریانیان هەیە بۆ کەسا ئازیزە لە دەستشۆکانیان وە خۆیان بە پێشتری باسییان کرد ئەمێ دیمەنەکان بە زیندوەتی بگوازمە بۆیە دواتر ئەچمە لایەن نوێیان دوێنم بکرا ئاچین کوا مازیانم برا خوامت زای لەلایە خوام زای لەلایە لا ڕۆژە تەگانە برا وەگەردانایە برا وەگەردانایە گای بیاژمارگاوە گیان پشتای مابرزمان زەریانیان بڕی لە نەرعارەبزان ئەگەر داخەکات پشتەقات بگەم کۆنا ڕامی ڕیم ڕاج میاوەک زەرمە زۆنە
الناس ما كان يتوقع مكاني مرامن وانفان بوشعين وامي اشمان قاب وقع رايدي قصاي ومي وزام زليل مكاكا ينفان وزام زليل ساعة ورياي مرحب ومرا براقا من زليل اي برا الشايب ودنا كاكا ينفان ما ونواي إلا داس بيابان برا وشوف الخولي عن كردبان انا برا برا لا زوال غاوي كاكا ينفان زوال غاوي حق ما قايب غابر ايماني نبي ايماني نبي اليداني نبرز برايا وقشت عشواني داوان نانسي هاي براي براي تقاقينا باكر بمتقاي ذكري مع الرجل يسنان فون داعي إلى البيوا داعي إلى البيوا هوا سلسال سنان فون ذكري مع الرجل يسمان والريوا اي برا دار سيدنا قدان داك ديام يا برا وقفل بني عرب قلت يا وداك الريم الراج يا برا وصل دغني تركنەوەی ببرین ئەو مەرگە ساتەیە ئەو جینۆسایدە ئەو تاوانە لە ڕۆژێکە و لە چەند سەعاتێکە و لە بەرنمەیەکە و لە ئەو پەراوێتشکردنە ڕەنگە هیچ سوودێکی نەبێت بۆیە ئەمەدە ببێت شتێکی بەردەوام ڕۆژانەیش لەسەر بکە حتا میدیاکان ئەسڵ کەناڵەکان زۆر کەم تەرخەمن لە ناساندنی ئەو خەزەیە ئەوەی ئێمە جەماعەت لێ دانیشتین زۆر لە پەراوێزی بەرنامەکەیا بوون یانی هەر تەسوورەکەی ئەوەندەی پێیانە